بەڕێزان زۆر بەخێر بێن. پەیوەندی نێوان بە دەوڵەتبوونی کوردستان و مافەکانی مرۆڤ تەمان پەیوەندیەکی جەدەلیە لەوەی کە پێش دروستبوونی دەوڵەتی کوردستان لەوانەیە پرسی مافەکانی مرۆڤ کاریگەری هەبێت لەسەر ئاعتیرافی نێودەوڵەتی بە هەرێمی کوردستان وەکو کیانێک وەکو دەوڵەتێکی سەربەخۆ بە هەمان شێوە بە دەوڵەتبوونی کوردستانیش دەبێت بیر لە پرسی مافەکانی مرۆڤ بکەین. ئەمە دوو پەیوەندیەکە کە پێم وایە پێویستە زیاتر بە جددی ئیشی لەسەر بکرێت و قسەی لەسەر بکرێت بە تایبەت ئێستا کە ئێمە پرۆژەی ڕیفراندۆم و خۆ ئامادە دەکەین بۆ سەربەخۆی کوردستان چونکە پرسێکی گرنگە ئەوانەی کە تایبەتمەندن چ دەستەی مافەکانی مرۆڤ ئەوانەی کە شارەزان لە بواری یاسای نێودەوڵەتی و مافەکانی مرۆڤ پێویست دەکات لێرە قسەی لەسەر بکرێت. بۆیە بەڕێستان کە لێرە داوت کراون بۆ ئەوەی قسە لەسەر ئەم بابەتە بکەین کە مامۆستا کرمانج عوسمان پێم وەکو مامۆستایەکی پسپۆر لەم بوارە و ڕاوێژکار لە دەستەی مافەکانی مرۆڤ ئەم پرسە پێشکەش دەکا. مامۆستا کرمانج مامۆستای کۆلێژی یاسا و ڕامیاری بووە و بەرپرسی سەنتەری مافەکانی مرۆڤ لە کۆلێژی یاسا و ڕامیاری لە 2011 تا 2014 و ئێستا لە 2014 تا ئێستا ڕاوێژکاری دەستەی مافەکانی مرۆڤە. 2010 ماستەری هێناوە لە بەکەلۆریۆسی هەر لە کۆلێژی یاسا و ڕامیاری زانکۆی سەلاحەدین بووە و 2010 ماستەری هێناوە لە زانکۆی تۆرینۆ لە ئیتالیا و نێوان 2004 و 2009 توێژەر و کارمەندی چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی بووە. هەروەها 2011-2012 نوێنەری لاوانی هەرێمی کوردستان بووە لە UN بۆ پرسی لاوان و ئاشتی. مامۆستا تەمان توێژەرە و توێژەر چەندین توێژینەوەی هەیە بە هەر سێ زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی. ئێستا ئەوەی کە بۆ ئەم پرسە زیاتر جەختی لەسەر دەکەین کە مامۆستا وەکو پسپۆڕێک لە بواری مافەکانی مرۆڤ قسە لەسەر ئەم پرسە بکەتەوەیە ئەندامی لیژنەی باڵای بە جینۆساید ناساندنی تاوانەکانی داعش کە ئێستا پێم وایە جەنابیان لەوانەیە لە خلالی محازەرەکە ئاماژەیەک بەم پرسەش بکات بۆی کە ئێمە چۆن کار لەسەر بکەین. زۆر سوپاسی بەڕێزتان دەکەین و داوا لە مامۆستا دەکەین کە بێت بابەتەکەی پێشکەش بکەن. ئەو کاتتان باش بەڕێزان، زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان، زۆر سپاس بۆ سنتەری دیراسات بۆ ڕێخستنیە و دەرفەتە. لە بەرامبەر زۆرێک لە بەڕێزتان هێشتا خۆم بە قوتابی دادەنێم، بەڵام وەچی دەڵێ بە ئینگلیزی from other perspective هەوڵ دەدەین لە ڕوانگەیەکی ترەوە ئەگەر مەسەلەی بەدەوڵەتبوون و مافی مرۆڤ هەندێک خاڵ دەستنیشان بکەین کە ئێستا گرنگە وەکو یەک پاکێج بتوانین بخینە بەدەستی سەرکردایەتی خۆمان فیسەبیلەوەی بتوانین ئیستیفادەی لێ بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی. قسە و باس زۆر کراوە، هەوڵ دەدەم لە ماوەی 3-4 دقا مافی مرۆڤ و مەسەلەی بەدەوڵەت بوون کە زۆر دیراساتی لەسەر کراوە، زۆر قسە و باسی لەسەر کراوە، چەندین تێزی ماستەر و دکتۆرای لەسەر نووسراوە، کەمێک خاڵی سەرەکی ئاماژە پێ دەکەم، بەڵام من هەوڵ دەدەم لەلایەن شترەوە بۆ مەسەلەی دەوڵەت بڕۆم. زۆر جار لە بەغدا جێمالێ دەبوو کە باس لەوە دەکرات مافی چارەی خۆنووسین کوردستان ناتوانانی بەکاری بێنێت چونکە کوردستان یاخود بڵێن خەڵکی کوردستان ساڵی 2003 بەدواوە لە 2005 لەو ڕاپرسی لەسەر دەستور کرامە دەنجی بۆ داکاوە ببێتە بەشێک لە عێراقی فدراڵ، کەواتەگەری کوردستان مافی چارەی خۆنووسینی خۆی بەکارهێناوە ئیتر تەواو بەشێکە لە عێراق، بەڵام لە ڕاستیدا لە یاسای نێودەوڵەتی وازەحەکە یەک لە سیفەتەکانی مافی چاری خۆنووسین ئەوەیە کە دەکرێت زیاتر لە جارێک بەکار بهێنرێت، واتە مافێکە قابل للاستخدام ئەکثر من مەڕە، کەواتە دەکرێت لە بارودۆخێکی تر هەرێمی کوردستان بڕیار لەوە بدات ئایا لە عێراق جیا بێتەوە یاخود بەردەوام بێت. لە جۆر کۆبوونەوەکانیش بەڕاستی بە تایبەتی لەگەڵ شاندی لاوان کە لەگەڵیان دادەنیشین ئاماژەم بۆ دەدات، باسی ئەوم دەکرد بۆ نمونەگەر هات کوردستان ڕۆژێک لە ڕۆژان هەر بە دیفاکتۆ جیابەوە، بەڵام دوای 3 ساڵ یا 4 ساڵ ئەگەر ئێمە ڕیفراندۆمێکمان کرد گوتمان دەمانەوێت بگرێنەوە سەر عێراق، ئایا دیسان ئێوە ڕەفزی دەکەن دەڵێن ئێوە مافی چاری خۆنووسینتان نیە و نابی بگەڕێنەوە سەر ئێمە؟ بەتەکید وەناڵێن. کەواتە دیراسات زۆر کرا لەسەر مافی چاری خۆنووسین وەکو بەشەکە بۆ سەر بۆ خۆبوون بە دڵنیایی وایە، بەڵام
ئەوان ئەو ئارگومنتە ناتوان بەکاربێنن کە جاریشتری ئێمە ناتوانانی بەکاربێنن بەڵکو دەتوانین زیاتر لە جارێک بەکاربێنن باس لەوە دەکرا کە لە قانونی نێودەوڵەتی دوو ڕێگامان هەیە بۆ بەدەوڵەت بوون یان ئەوەتە دەبێت ئەو ناوچەیە بەشێک بوو بێ لە ئیستیعمار یاخود سیفەتی احتیلالی هەبێت ئەوەی کە ئێستا بوون لە فەڵەستین هەیە یاخود لە زۆر وڵاتانی ترکە لە جنوبی ئەفریقیا ئیستیفادەیان لێ کرد یان ئەوەتە دەبێت ئەو جیابوونەوەی بە هەماهەنگی بێت لە نێوان ئەو هەرێمە ئەو ناوچەیە لەگەڵ پایتەخت ئەوە جەدەلێکی زۆر بوو بەڵام دەبینین کە یاسای نێودەوڵەتی لە بەردەوام لە پێش چووندایە ساڵی 2010 ئەو کاتێکەوە لە 22 حوت چاوەڕێ ئەوە دەکرات کە دادگای دادی نێودەوڵەتی ICJ وەڵامەکی ئەوە بداتەوە چونکە ئەو کاتە کۆسۆڤۆ استقلالی کۆسۆڤۆ لە ڕاستیدا حاڵەتێکی زۆر نادر بوو لە قانون نێودەوڵەتی چونکە کۆسۆڤۆ ئەلانی دەوڵەتی خۆی کرد بە تاک لەیانە نزیکە لە حاڵەتی کوردستان تقریبا ئەگەر ئێمە بیکەین لە داهاتوو ئەلانی دەوڵەتی خۆی کرد بە تاک لەیانە لە هەمان کات ئیتفاقی لەگەڵ بەلگراد نەکرد و سیفەتی احتیلالیشی نەبوو بۆیە کە کۆسۆڤۆ سیفەتی دەوڵەتی تقریبا بکردبوو کە دیفاکتۆ زوو ئەمریکا اعترافی پێکردو لەگەڵ هەندێک دەوڵەت سربیا کە شکاتی لێکرد بۆ شکاتێکی نێوان دوو دەوڵەت چۆ ICJ دوای ئاماژەی پێی دەکەین باز دەوە دەکات کە ئەو حاڵەتێکی نوێیە لە بەدەوڵەت بوون ئیعلانی بەتەنیا کە کۆسۆڤۆ نەسیفەتی احتیلالی هەیە لە هەمان کات نە بە ئیتفاق لەگەڵ مەرکز گورتیتی جوابەکەشیان بەڕاستی زۆر دیبلۆماسیە من بۆی دەبینم ئەو جوابەی ئەو کاتەکە دەرگاکردنەوەک بوو بۆ جنوبی سوودان وەروەها بۆ هەرێمی کوردستانیش لە سلایدی ئاخری ئاماژەی پێ دەکەم و زۆر بابەتی تر کەواتە من نامەوێت لەو ڕوانگە بەڕاستی بڕۆمە سەرەوەی ئایا بەدەوڵەت بوون لە ڕووی مافی مرۆڤ مافە بڵێ چەندین پەیماننامەی نێودەوڵەتی چەندین سەرچاوەی تری ئەوجا ئایا عورفی بێت یاخود پەیماننامە نووسراوەکان ئاماژە بۆ دەدەن من حەز دەکەم لەوە ئاماژە پێ بدەم کە ئێمە لەبەر ئەوەی دەوڵەت نین تا چەند زەرمەند بووینە لە مەسەلەی مافەکانی مرۆڤ بەتایبەتی ئەو فترێش کە لە لێژنەی باڵی بە جینۆساید ناسادن ئیشی لێ دەکەین دەبینین چەندین ئاستەنگ لە بەردەمانە کە چۆن ئەو کەیسە ببینە کەیسێکی نێودەوڵەتی زۆر جار پرسیار لەوە دەکرێت بۆچی کەیسی ئەنفالی بارزانیەکان و کوردانی فەیلی و دۆڵی بالیسان و هەڵەبجە هەموو ئەو ناوچانە بۆ نەڕۆشتە دادگاچی نێودەوڵەتی لە ڕاستیدا جگەلەوەی کە ئیتفاقێکی با بڵین سیاسی ئەگەر هەبوو بێت کە ئەو کەیسە نەبێتە کەیسێکی نێودەوڵەتی نەوەک کورد لە داهاتوو ئیستیفادە لێ بکە بەڵام یەک لەو کێشانەی کەوا ئێمە وەکو هەرێمی کوردستان دێتە پێشمان ئەوەیە کە هەرێمەکان ناتوانن ببنە ئەندام لە زۆربەی پەیماننامە نێودەوڵەتیەکان لەبەر ئەوەی تەنها تاکو ئێستاش شخصی ئەساسی لە قانون دەولی بریتە لە دەوڵەت بۆیە ئێستا دەبینین ئێمە کە ئەو کەیسە دەمانەوێت ببینە دادگاچی نێودەوڵەتی عێراق ئەندام نییە لە پەیماننامەی ڕۆما واژووی نەکردووە ئەندام نییە لە دادگای ICC لە هەمان کات تەنازولیش ناکات لە اختصاصی قەزای خۆی کەواتە معەرقلاتی بۆ ئێمە دروست کردو بۆیە من لەو ڕۆنگەی بۆی دەچم کە ئێمە چۆن بتوانین ئەو لۆبیە بکەین کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە دەوڵەتبوونی کوردستان دەستی کوردستان واڵا دەکات دەرگا دەکاتەوە کە کوردستان بتوانێت ئینزیمان بکە واژوو بکە لەسەر چەندین پەیماننامەی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ یەکێک لەوانش بەلایانی کەم پەیماننامەی ڕۆمایە تاوەکو ئەو سلسلەیە بپچڕێنین کە بریتە لە مەسەلەی جینۆساید لەبەر ئەوەی ئاگادارین بە درێژایی مێژوو چەندین جار جینۆساید بەرامبەر بە ئێمە دووبارە بۆتەوە ئێمە چۆن دەتوانین ئەو حەڵقەی بۆ نەوەکانی داهاتوو نهێڵین ئایا هەر چاوەڕێ بین بۆی عێراق لە ڕێگای وەزیری خارجی ئایا دەبێتە ئەندام یاخود نابێتە ئەندام بە دڵنیای ئێستاگەر هەرێمی کوردستان ئەندام بە ئەو واژوو ئەو پەیماننامان کرد بە ئەو کاتە بە ئاسانی دەمانتوانی ئەو کەیسە ببینە کەیسێکی نێودەوڵەتی ئەوجا ئایا دادگای ICC بیت یاخود دادگایکی تایبەتی نێودەوڵەتی بە بڕیارەکی ئەنجومەنی ئاسایش جگەلەوە خوانەکە لە داهاتوێکی دووریش ئەگەر کوردیش جینۆسایدی بەرامبەر بە کورد کرد ئەو کاتش بە هەمان شێوە دەتوانین بیبینە ئەو دادگایەکەواتە لەو ڕوانگەیەوە جگەلەوەش کە حکوومەتی عێراق ئەوەی کە پێی دەڵێن دیسکریمینیشن واتە عنصوریت بەکاردێنی بەرامبەر بە قوربانیەکانی مافەکانی مرۆڤ نمونەی ئەوەی کە دادگای باڵای تاوانەکانی عێراق هەموو ئەو کەیسانەی کە لە ماوەی ئەنفال ڕوویدا لەو 8 ساڵە بە جینۆسایدی ناسان بەڵام تاکو ئێستا ئەم ناوچانە هیچ قەرەبوو نەکراوەتەوە ئاوەدا نەکراوەتەوە بەڵام عێراق تاکو ئێستا بەردەوامە لە قەرەبووکردنەوەی کوێت و هاوڵاتێکی کوێتی کەواتە من مافی مرۆڤم پێشێل کراوە خەڵکی ئەو وڵاتە لەگەڵ ئەو بەهۆی با بڵێن جنسی عراقی هاو نیشتیمانی قەرەبووم ناکاتەوە بەڵام ئامادەیە قەرەبووی کەسێکی تر بکاتەوە کە عێراقی نییە بەڵام لەوانەیە لە ڕێگەزی عەرەب بێت کەواتە کێشەکە لێرە ئەوەیە ئەگەر ئێمە بمانەوێت یان تامەجرۆی ئێوە بین لەگەڵ هەموو پێشکەوتنەکانی مافی مرۆڤ بەردەوام بین ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتیش کە زۆر جاردیان مەدحی ئەوە دەکەن کە کوردستان مەسەلەن خاکێکی پێکەوە ژیانە و لە چەندین بواری مافەکانی مرۆڤ کە لە سلایدی دواتر ئاماژەی پێ دەکەم لە پێشچوین کەواتە فەرمون ئێوەش هاریکاریمان بکەن بۆی ببینە دەوڵەت
واجب لەسەر ئەو پەیماننامانە بکەین کە عێراق نایکە یاخود عێراق کردیەتی والتزامی پێ ناکات چونکە دەبینین کە لە نێوان ساڵی 2003 تا 2010 زۆرترین پەیماننامەی نێودەوڵەتی عێراق لەو فترەیە تەوقیعی کردووە بەڵام لە ئەرزی واقع هیچی جێبەجێ نەکراوە بەڵکو مافەکانی مرۆڤ لە وەزعێکی زۆر خراپە ئەوەش واضحە کە عێراق پشتویەتی شتێکی وا بە کۆمەلگای نێودەوڵەتی پیشان بدات کە ئێمە لەگەڵ مافەکانی مرۆڤین بەڵام بە پێچەوانەوە ئێمە کە هەرێمین و دەوڵەت نین چەندین تعدیلاتمان کردو لەباری مافەکانی مرۆڤ بەڵام بەداخەوە ئەگەر دکتۆر دینداریش لێرەبا لە هەموو راپۆرتەکانی UPR کە 4 ساڵ جارێک لە جنێف تەقدیم دەکرێت هیچ ئاماژەی بە ناوی کوردستان ناکرێت زۆر بە زەحمەتی لەبەرەوەی ئێمە بەشێکن لە عێراق بووە راپۆرتەکان و سەروەریەکانی ئەوان کە باسی دەکەن لە بواری مافی مرۆڤ هەموو بە ناوی عێراق دەڕوا کوردستان لی بەبەش دەبێت کۆمەڵک نمونە وەکو مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی باسی لێ دەکەن بۆ نمونە سیستەمی کۆتا لە هەرێمی کوردستان لە پەرلەمان لە یاسادانان لە 100 بەڵام لە پەرلەمانی عێراق لە 125 بۆ مەسەلەی لاوان لێرە گەنج 24 ساڵ زائیدەن کە ڕۆژێک شتاوە دەکات دەبتە 25 ساڵ دەتوانانی خۆی کاندیدکا لە پەرلەمان بەڵام لە بەغدا 30 ساڵە دەکرێت وایە باسی لێ بکەین چکەوە کە پاکێجێک بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی 2250 کە باس لەوە دەکات چۆن لاوان لە وڵاتانی پۆست کۆنفلیکت واتە لە وڵاتانی دوای شەر چۆن بەشداری لە پرۆسی سیاسی بکەن ئەوە فەرقێک لە بینی مەسەلەن هەرێمی کوردستان و بەغدا لە مەسەلەی مافی ئافرەتان ئەوەی کەم تعلیقە بە کوشتن لەسەر شەرەف لە قانونی عقوباتی عراقی کە تعدیلاتی لەسەر کرا یاسای بەرەنگەربوونەوەی تونند و تیژی کە ئەهدافەکەی نەک ئەهدافەکەی لە ڕاستیدا زۆربەی مادەکان و پێناسەکەشی هەر لە ئیتفاقی سیدا وەرگیراوە لەگەر یعلانی پەکین استیفادەمان لێ کردووە یەکسانی شاهدی ژن و پیا و لە دەرگا مەدەنیەکان ئەوانە هەمویان یەکان گیری لەگەر ئەو پێمانەمانێ و دەوڵەتیانەی کە ڕویان لە مافەکانی ئافرەتە بۆ نمونە لە سزای لە سێدارەدان تاکو ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت تەنها یەک دوو حاڵەتی زۆر نادر نەبوو جێبەجێکرا بەڵام لە عێراق تاکو ئێستا جێبەجێ دەکرێت دواتر باسی ئەوانش دەکەم بەڕاستی کە ڕێکخراونە نێودەوڵەتیەکان کە لەگەڵ دەستی مافی مرۆڤ یاخود بە بۆنەی علاقاتی شخصیمان لەگەڵ ئاستی نێودەوڵەتی چگیلە یەک لە هەرێمی کوردستان دەکەن لەو بوارە و چەند شتی باشیشمان کردو نەمانتوانی وەکو لۆبی بەکاری بنێن لەسەر ئاستی نێودەوڵەتی مەسەلەی ئاوارە و پەناهەندەکان ئێمە دەبینین چەندین جار کەمپی ئەشرەف پیشان دەدرێت و چۆن توندوتیژیان بەرامبەر دەکرێت کە ئەو خەڵکە لە کەمپە کۆکراوەتە بەڵام لای ئێمە کوردستان هەر هەمووی خۆی کەمپێکی گەورەیە هەر هەولێر ئێستا کەمپێکی گەورەیە پڕە لە ئاوارەکان ئێمە چۆن توانیتمان خزمەت بە ئاوارە بکەین مەسەلەی دژەمی چەندین پەیماننامەی نێودەوڵەتی هەیە لەسەر هەڵگرتنەوە و لەناوبردننی مینی زەوی جا ئەوە مافی مەسەلەن سەکەند پێشێل دەکات زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ئێستامینی لەوەش ئێمە زۆر بەرەو پێشچوینە بەڵام هەموو هەر ئەوانە لە راپۆرتەکانی عێراق لە وزاری خارجی لەو لێژنەی باڵێک کە دروست کراوە یاخود لە UPR کە 4 ساڵ جارێک لە جنێف پشکرد دەکرێت ئەوانە هەمووی بەناوی عێراق دەڕوا زۆر بەکەم ئاماژە هەرێمی کوردستان دەکرێت هەر ئاماژەش پێ ناکەن زۆر جار دەنووسن ئەربی لا خود سلێمانی وا پیشان دەدەن کەەوە عێراق یەک تابعی هەیە کەواتە لەگەر جیاوازێک بکەین لە ڕوانگەی مافی مرۆڤ لە نێوان بەغدا و هەرێم بەدڵنیایی هەرێم لە پێشە بەڵام ئەگەر ئەو گلیانش بکەین کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان باسی دەکەن بۆ نمونە لە سزای لە سێرەدان ڕاوەستاوە جێبەجێ ناکرێت بەڵام تاکو ئێستا بە یاسایی نەکراوە هەرچەندە ئێستا لەوانەیە ئەگەر باسی ئەو بابەتە بگرێت وەختەکە تۆزێک زەحمەت بێت لەبەرەوەی مەسەلەی داعشەیە وتر ئەوە نیە خەڵکێک زۆر بە حەماسە لەسەرەوەی کە کەسی تیۆرژ دەبێت بۆ نمونە سزای لە سێرەدانی لەسەر بدرێت بەڵام لە شاندەکانی ئەمنیستی ئینتەرناشنال هیومن رایتس وۆچ باس لەوە دەکەن دەستان خۆش بیت کە سزای لە سێرەداتان ڕاگرتووە بەڵام ئەگەر بە یاسایی بیکەن دەنگدانەوەی نێودەوڵەتی زۆر چاچی دەبێت چکە لەو ناوچەیە کەوان پێ دەڵێن مینا ریجن نۆرت ئەفریقا و شەرق الئەوسات زۆربەی ئەو وڵاتانە باوەڕیان بە سزای لە دەرەدان و کوشتن هەیە ئەگەر هەرێمی کوردستان ئەو شتە بکات ئەوە کەواتە نمونەیەکی تر پیشان دەدات بەنسبەت مەسەلەن ئاوارە و پەناهەندەکان بەداخەوە مافی مرۆڤی ئاوارە و پەناهەندەکان لە بەغدا زۆر خراپترە لە هەولێر بەڵام ئەوان وەزارەتی کۆچبەرانیان هەیە لای ئێمە جگە لەوەی کەەوە ئەزمەیەکی مالی هەیە و مەسەلەی بودجە هەیە مەلەفی ئاوارەکان بەڕاستی تۆزێک پڕشوبڵاوە هەندێکیان لەدەست پارێزگاکانە پارێزگاری دۆک و هەولێر و مەسەلەن کەرکووک و دۆک لەگەڵ هەڵەبجە ئیشی لەسەر دەکەن هەندێکی بەدەست کۆمەڵە ڕێکخراوەکی NGOیە هەندێکی بەدەست ڕێکخراوەکانی ئومەم متحیدە و ئێجنسیەکانی ترە و UNHCR هەندێکی بەدەست کۆمەڵە دەستگایەکی ئاکتیڤە کە ئیشی لەسەر دەکەن هەمانە دەستگای بارزانانی چەندی دەستگای تر بەڵام لەبەر ئەوەی وەزارەتێکمان نییە بەناوی وەزارەتی کۆچ کۆچبەران بۆیە سیاسەتی کۆچ کۆچبەران لێرە وازح نییە ئەوەی یەک دوو نەمانتوانی واتە ئێستا تەمویلی نێودەوڵەتیش بۆ خۆمان ڕاکێشین سێ مارکتینگشی باشیشمان نەکردەوەی کە ئێمە چمان کردووە بە پێچەوانەوە لەسەریشمان زۆر جار دەشتێتەوە کە بۆن لە سیاسای پاراستنی پێکاتەکان ماوەک پێش ئێستا بینیمان لە لای منطقەی دهۆک کە تجاوزە بوو لەسەر عاد چۆن دەنگدانەوێکی خراپی لێکەوتەوە ئیتروای لێ هاتکەوە مزەهارە بکرێ و
ئەو ئەزمونەی هەرێمی کوردستان بە تایبەتی هەندێک کەمانەتەوایەتیەکان هەیە کەوا لە وڵاتانی نێودەوڵەتی لۆبیان هەیە و خاوەنداریەتی دەکرێن بۆیە بە حەسەب لێکدانەوەی ما ئەو سەرۆکی مەسەن ئینترناشنال کە هاتە کوردستان وا پێ دەچوو کە لۆبیەکی گەورە بکرێت کە بۆ نمونە مافی پێکهاتەی مەسیحی لە هەرێمی کوردستان لەژێر پشتیاردایە سەرڕای ئەوەی یاسایەکەشەیە بەڵام لەوانەیە کەم و کوڕی هەبی لە تعلیمات دەرکردن یاخود لە ئەرزی واقع کەواتە لە بواری مافەکانی مرۆڤ کە ئێمە سەیری دەکەین دەبینین کوردستان خطوەک دەڕواتە پێش و پێی خۆی دەچەقێنی عکسی بەغدا 10 خطوە دەڕواتە پێش بەڵام 20 خطوە دەگەڕێتەوە دووە ئێمە ئەو شتانەمان کردووە بەڵام چۆن بتوانین ئەوە بەکاربێنین وەکو لۆبیکردن لەسەر ئاستی نێودەوڵەتی وەکو پاکێجێک جا لە کۆبنەوەکان بێت یاخود لە کۆنفرانسەکان بێت دوو هەروەها ئەو خەلەلانە لە چێن لە بواری مافی مرۆڤ چونکە ئێستا وەزعەکە گۆڕاوە وەکو جاران نیە بە کلیکێک تۆ ئەم زانیارەکە وەردەگری بۆ نمونە دەستەی مافی مرۆڤ ئەگەر راپۆرتێک دەرکا بڵێ مافی مرۆڤ لە کوردستان زۆر باشە و ئاوایە بەڵام لە ئەرزی واقع تۆ لە فەیسبوک دەبینی کە ڕێگری لە خەڵک دەکرێت لە سێتەرە داخل بکرێت ئەوە کێشەکە ئاڵستور دەکات ئەوانە هەمووی دەبی مەسەلەن پێداچنەوەی بۆ بکرێت ئەو کلێنانە پڕ بکرێتەوە ئەگەر لەسەر مەسەلەی ئاوارە و پەناهەندەکانە دەبی تعلیمات بکرێت ئێمە خۆمان ئاگاداری زۆر شتین کە لە هەولێر دەکرێت بۆ نمونە لێخراوەکانی ئومەم متحیدە لەگەر لایەنی بۆ نمونەی عراقی جا عەرەبی بیان غێری عەرەبی بی ڕۆژانە کۆنفرانسیان هەیە لە هەولێر لەسەر چۆنیەتی ئیستیفادەکردن لە معاهدە نێودەوڵەتیەکان لەسەر مەسەلەی وەرگرتنی ئیقامەی بی ئەو ئیقامەی کاتیبی یان بەناوکردنی مڵک و ماڵ ئێمەش ئاگاداری ئەو شتانە نین ئەو جە لە ڕووی بجۆ بێت کە ئێمە ناتوانین ئێستا چالاکی بکەین یاخود لە ڕوویەوە بێت کە ئێمەش بتوانین چۆن ئەرگومەنتەکانی خۆمان لە ڕووی یاساییەوە دیسان بگەینەوە گەر مەسەلەی تەغییری دیموگرافیە لە زۆر بابەتترە کەواتە ئەگەر مافی مرۆڤ لە ڕوو قانونیەکەەوە لێک بدرێتەوە لە ڕوو سیاسیەکەشەوە ئەگەر ئێمە نەزانین یاخۆت بە جۆرێک لە جۆرەکان معامڵەی لەگەڵ نەکەین ئەوە لەوانەیە لایەنی بەرامبەر بتوانین سوودی وەربگرێت کەچی بە پێچوانەوە لەسەر خۆم بەخراپە بشتێتەوە ئێستا حالیان لەگەڵ لێژنەی باڵا چەندین جار داوا لە بەغدا کراوە بەیانی موقیف خۆتان بکەن ئایا داوا دەکەن ئەو کەیسە ئیحالەی ICC بکرێت یاخود هەرێمی کوردستان بتوانێت چی بکات چونکە ئێمە ئەندام نین لەو دادگایە بەڕاستی ماوەیەک هەست دەکرا یاخود بۆنی ئەوە دەکرا کە ئەگەر هاتوو عێراق ئەو کەیسە ئیحالەی ICC بکە لەوانەیە بڵێ ICC تحقیق لەو تاوانانە دەکەم کە لە عێراق و سووریا ڕوویداوە لەو ماوەیە ئەو کاتە ئیشکالەتێکی گەورەی قانونی لەوانەیە دروست بیت برادرانی قانون لێرە ئامادەن ئایا ئەو کاتە تەنها تحقیق لە تاوانەکانی بۆ نمونە تاوانی جەنگ و جینۆساید و تاوانی دژ بە مرۆڤایەتی ئەوەی کە داعش کردیەتی یاخود دەبێتە نیزاعی تائیفیش لە بینی شیعە و سونە بەڵێ ئەوە دیارە ڕقەمەکان لێرە دەرنەچوو ساڵی 98 و ساڵی 2002 ئایا لە داهاتوو دەکرێت سونەش کەیسێک بکاتەوە لەسەر شیعە لەسەر حەشدی شەعبی و ئەوانە یان خوانەکە لە مستەقبل ئەوان کەیسێک لەسەر هەرێمی کوردستان بکەنەوە لە داهاتووەک وای لێ بێت مزەکەرێکی اعتقال بۆ وەزیری پەشمەرگە دەبچێت ئەگەر هاتوو ئیستیناد بکرێتە یەک لە راپۆرتەکانی مافەکانی مرۆڤ کە Human Rights Watch ماوەک پێشتە باسی کرد کەوا تەمیزی عنصری کراوە لە ئیستیقبالکردنی ئاوارەکان لە نێوان کوردەکان و سوننەکان کەواتە سەرڕای ئەو خەتەریاتەی کە حکوومەتی عێراق زۆربەی ڕێگاکانی داخستۆ بۆ ئەو کەیسە بستێتە کەیسێکی نێودەوڵەتی لەوەش خراپتر ئەوەیە کە ئەگەر هاتوو ئەو مەسەلە دژی هەرێمی کوردستان بەکار بێتەوە بۆیە دەبینین لە آخر ستیتمنت و بڵین بڵاوکراوی وەزارەی خارجی ئەمریکا دەڵێ دروستبوونی دادگایەکی نێودەوڵەتی تایبەت لە تاوانەکانی داعش لە عێراق و سووریا تهدید دەکات و لەگەڵ تاوانبارانی تر لەوانەیە لە مستەقبەلیش دوور بەشار ئەسەدیش بخەنە ناوی بەڵام دەبینین تەوەجوهی ئەوروپا ئەوەی سێ-چوار ڕۆژ پێشتر پەرلەمانی بەریتانیا وێچێتی ئەوروپا تەوەجوهەکە ئەوەیە کەیسەکە ئیحالەی ICC بکرێت کەواتە ئێمە دەبێت بە ئاگادار بین ڕاستە لە ڕووی مافی مرۆڤ ئێمە کەیسی بە جینۆساید ناسانی پێشترمان لەدەست چوو لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی عێراق ناسێنرا و تاکو ئێستا نەمانتوانیوە مارکتینگی بۆ بکەین ئەوەش نامانێت لە دەستمان بڕەوە بەڵام چۆن دەتوانین مافی خۆمان وەربگرین لەسەر ئەو کەیسە بەبێ ئەوەی داخلی سیراعی شیعی سونی بین یاخود عملیەکە قەلب ببتەوە لە جیاتی ئەوەی ئێمە بە قوربانی هەژمار بکرین کەچی دوای لەو سەری بە تاوانبار لێک بدرێنەوە کەواتە ئەوەشێک لە خۆتوڕەکانە کە دەکرێت لە ئەرگومەنتەکانەوە بێت کە بوونی بە دەوڵات جگەلەوەی مەسەلەی جینۆساید ئەو بابەتانە چکە لە زۆربەی لە دیباجەی ئیعلانی کۆسۆڤۆ و جنوبی سوودانیش باز لەوە دەکات کە ئێمە ملەتێکی چەندین جارە جینۆساید کراوین ئامادەنین جینۆساید ببینەوە جا دەبینەوە و ئەنزیمام دەکەین لە بۆ محاکمی دەولی و ئاگادارین کە مزەکرەتی ئەتیقالیشە و زدی محەممەد بەشیر هەر لەسەر کەیسی کردەوان و ئەو منتیقانەوە کەواتە یەک لەو بوعدانەی تر کە ئێمە شەستی پێ ناکەین لە لێژنەی باڵاش چەندی جار ئاماژەمان پێکرد ئێستا ئاخر جار گوایە لەگەڵ
عبادی دامنیشی بەڵام مۆزعی بەغداد تێکچوو کەواتە کورد نابێت چاوەڕێی بەغداد بکات چونکە نایکە ئەوەی یەک دوو ئەگەر بیکە یان دەیکاتە سیاسی ئامری ئەوانەش دێنتە ناوی سێش یان ئەوەتە بە جۆرێک لە جۆرەکان ڕێرەوەی قانونی وای دەدۆزێتەوە کە لەوانەیە خوانەکە بە خراپ بشێتەوە سەر هەرێمی کوردستان لە زۆر بابەتەکان باسی پێشمەرگە دەکرێت لە زۆر ریپۆرتەکان ئێمە تووشیەک ئیشکالێ دەبین لە راپۆرتەکان جیاوازی ناکەن لە نێوان پێشمەرگە لەگەڵ شەڕوان راپۆرتەکانی ئەمنستی ئینتەرناشنال و هیومەن ڕایتس وۆچ دەنووسن کوردیش فایتەر شەڕکەری کورد ئەو سیفەتە ڕسمیە ناداتە پێشمەرگە وەکو هێزێکی نظامی کە بە قانون ڕێکخراوە و هەیکەلێتێکی هەیە بەناوی وەزارەتی پێشمەرگە و تەرفی و علاوە دیارە و جگە لەوەی ICRC بە بەردەوامی دەوراتیان بۆ دەکاتەوە بۆیە من چەندین راپۆرتم لەلایە و ماوەیەکیش پێش ئێستا لە بەریتانیا بە ئیمەیل چەندین برادر ئاگداریان کردینەوە کە حملەیەکی زۆر گەورە هەیە بۆ لەکەدارکردنی پێشمەرگە و عەمدەن لە راپۆرتەکان نانووسن پێشمەرگە دەنووسن کوردیش فایتەر بۆ ئەوەی تێکەڵاویکەن لەگەر یەپەژە و یەپەگە و میلیشا ئەوانی تر کەواتە لێرە ئێمە مەسەلەن باسی پێشمەرگ دەکەین پێشمەرگە هێزێکی نظامیە بەڵام حەشدی شەعبی هێزێکی غێر نظامیە پێشمەرگە بە قانون دروست بووە حەشدی شەعبی بە فتوایەک دروست بووە پێشمەرگە هیچ کەسێکی تێدا نییە لە خوار 18 ساڵ 15 ڕۆژ پێشستا یونیسێف هاتنە لامان گلەی ئەویان کرد چەندین ڕسمیان تەبع کردبوو لەسەر فەیسبوک کە منداڵی چەکدار بەکاردێ لە میحوەری گوێر جای بەدووادا چوون لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دەرچووکەوانە هەرکە لەگەڵ باوکی خۆی ڕۆشتی و حەزی کردێ بۆ فەیسبوک سلاح بکاتە سەرشانی و ئیتر بە جلکی کوردیشە هەر وەکو دەڵێ جلکی ڕسمیش نییە بەڵام لەوێ لێژنەیەکە بوو باسییان کرد کە ئەمە کەسێک وەردەگرین پێشەوە پشکنینی بۆ دەکەین نەک تەنها پشکنینی ناسنامە کە دڵنیابین سەر و 18 ساڵە بەڵکو پشکنینی بەدەنیش بەڵام ئایا هەتا چەند ئێمە ئیستیفادەمان لێ کردە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە ئەو مافی مرۆڤی ئێمە دەیپارێزین چونکە لە کاتی شەڕ مافی مرۆڤ لە کاتی ئاسایی پاراستنی بەتەکید واضحە کە گرنگە و واجبە بەڵام لە کاتی شەڕ پێشلکاری مافی مرۆڤ زیاترە بۆیە پەیماننامەی تونترمان هەیە بۆ ئەو کاتانە چونکە لەبەر ئەوەی سەروەری یاسا نامێنێ و دەدگا نامێنێ بۆیە زیاتر پێشلکاری مافی مرۆڤ دەکرێت کەواتە مەسەلەی پێشمەرگە وەکو هێزێکی نظامی کە احترامی هودنە دەگرێت ئەگەر هودنە هەبێت احترامی خودوتی ئەمامی دەگرێت احترامی ئەسیر دەگرێت تعزیب بەکار ناهێنێت تا چەند ئێمە ئیستیفادەمان کردووە لەوەی کە وا پیشان بدەین کە پێشمەرگە پارێزەری مافی مرۆڤە جگە لەوە لە داهاتوو پێشمەرگە ببێتە بەشێکیش لە هێزەکانی نێودەوڵەتی لە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ خۆ هێزەکانی دکتۆر ئاگادارە اختصاصی دەخیەوە هێزی ئاشتی پارێز واتە چێ کاتی خۆی لە مافەکانی مرۆڤ لە ساڵی 60 هەتا 2000ەکان باسی مافی خوێندن دەکرا دەیانگوت چکەگەر کەسێک نەخوێندەواربی مافەکانی تریشی نازانێت بۆیە دەبینین IMF و سندوقی نێودەوڵەتی هەمووی پرۆژەکانی لەسەر چ بوو نێشتنی نەخوێندەواری و مەحول ئومیە ئیمڕۆ باسی لە مافێکی تر دەکرێت مافی مرۆڤ لە ئاشتی چکەگەر ئاشتی نەبێت خوێندنەکەش ناکرێت قوتابخانەش دەبێتە فکنەیەکی عسکەری و دەکرێتە ئامانجکەواتە چۆن ئێمە بتوانین باسلەوە بکەین کە پێشمەرگە هێزێکی نظامیە جگە لەوەکە ئەو پێشلکارە ناکا بۆشیان تەوزیح بکەین کە ئێرە هەرێمی کوردستانەوە پێشمەرگەی خۆیە بەڵام شەروان و ئەوانە ناوێکی تریان هەیە ئیترام خۆیان معاملی لەگەڵ دەکەن ئێستا گەر کەسێک داوای لوجوء بکە لە ئەڵمانیا لیستێکی پێ دەدەن دەڵێن ئەندامی لەو یەک لەو مەسەلەن ڕێکخراوەتی روشتیان یەک لەوانە ناوی پەکەکەی تێدایە کەواتەوە بۆ من خراپە ئەگەر ڕێکخراوەی نێودەوڵەتی بێ پێشمەرگە لەگەڵ شەروانێک بۆ من بشە بهێنی مەسەلەن نەتوایەتێکە ئەوە شتێکی ترە بەڵام ئێمە تەعامل لەگەڵ قانون لەگەڵ مەسەلی ماش مرۆڤ دەکەین چونکە باس لە ستراکچەری بەدەوڵەت بوون دەکەین پەیماننامەکانی ئەوەی کە باسمان کرد احترامی مەدەنی لێ نەدانی شوێنی مەسەلەن ئاینیەکان شوێنی قوتابخانەکان ئەوان هەموو پێشمەرگەکە احترام دەگری هاوڵاتی پاراستیا کەواتە ئەوانە هەموو وا دەکات ئێمە وەک وەسیلەیەک بەکاری بێنین جگەلەوە ببێتە ئامرازێک بۆ ئەوەی کە دەرگای بەدەوڵەت بوون لە ڕووی مافی مرۆڤیشەوە وا لێ بکات کە دەرگایکی فراوان بێت کەواتە ئەوانە هەموو ئەو کێشانن کە لە هەرێمی کوردستان دێتە لامان بە شێوەیەکی زۆر لە مافی مرۆڤ کار دەکەین بەڵام مارکتینگمان بۆ نەکردووە لەو لا ڕێکخراوەی نێودەوڵەتی دێت بابەتێک ئیبراز دەکات تووشی کێشەمان دەبی ئێمەش زۆرجار وەڵام دانەوەی یاسایی و باشمان نابێت بۆیە دەکەوینە ئەو مەسەلەیە کە ئایا ماش مرۆڤ پێشێل دەکەینە نەکەچی لە ڕاستیدا ئەو ئامرازانەی ماش مرۆڤ باشترین ئامرازن بۆ لۆبیکردن لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ مەسەلەی ماش مرۆڤ بە کوردی ئاماژە بۆ دەدەمەوەی کە باسم کرد قرارەکەی محکەمەی عەدلی دەولی ICJ ناڵێ استقلالی کۆسۆڤۆ لیجیتمیتە یان ئیللیجیتمیتە ناڵێ شەرعیە یان غێر شەرعیە قرارەکە ناڵێ قانونیە یان غێر قانونیە قرارەکە زۆر دیبلۆماسی دەڵێ قراری ئیعلانی استقلالی کۆسۆڤۆ یەکلایەنە معارەزەی نییە لەگەڵ مەبادیئی قانون نێودەوڵەتی
کەواتە ئەوە دەرگای چتر دەکاتەوە ئێستا من بە تەسەوری من ئەگەر بەیانی کوردستان ئیعلانی دەوڵەت بکات تاک لەیانە نە بە ئیتفاق لەگەڵ بەغدا و نە لەبەرەوەی سیفەتی احتیلالمان هەیە وەکو فەڵەستین ئەگەر 15-16 دەوڵەتی ئەترافمان پێ بکە ئەگەر ببێتە کەیسێکی نێودەوڵەتی ئی حالەی ICJ بکرێت لەلایەن عێراق ئەو لە ڕێگای ئومومی متحیدە بێت لە جەمعی عامەداوە بکات یاخود لەلایەن ئەنجومەنی ئاسایش کە لەوانەیە ئیستیقلالی ئەو ناوچە تێک بچێت من بەڕێی من لەوانەیە محکەمە هەرچەندە کاک دکتۆر بڕیار لێوەش کاری کردووە کاتی خۆی سەردانم کردووە لەوێ لەوانەیە هەمان ڕێی بدا لەوانەیە بڵێەوە سابقی قەزایی هەیە کە مەسەلەی کۆسۆڤ ئیستیقلالەکەی وابوو ئیتر بەو شێوەیە ڕێچکەی خۆشی کرد و ئیستیقلالی کۆسۆڤش بوو بە دیفاکتۆ بۆی ئارگومنتەکە حوجەکە ئەوەیە کە بۆ ئەوەی پێشەلکاری مافەکانی مرۆڤ لە داهاتوو منع بکرێ ئێمە گرنگە ببینە دەوڵەت بۆ ئەنزیمان لە چەندین پەیمانامەی مافەکانی مرۆڤ بکەین جگەلەوە کوردستان مساهمەی هەبی لە پێشکەوتنی مافەکانی مرۆڤ لە هەمان کات ئەو پێشکەوتنی ئێستا هەمانە چۆن بتوانین بەکاری بێنین بۆ جوانکردنی هەرێم لە هەمان کاتیش بۆ ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کاتێک لە کۆنفرانس نێودەوڵەتیەکان یاخود لە مقابلەکان چۆن ئاماژەی پێ دەکات بۆ پاکەجێک من لێرەدا کۆتایی بە قسەکانم دێنم هەوڵمدا بە کورتی بم زیاتر دەرگای گفتوگۆ دەکەینەوە بە دڵنیایش ئێوە بابەتەکە دەوڵەمەندتر دەکەن و زۆر سوپاس